لە قامشلۆی ڕۆژاوای کوردستانەوە وەرزینتان باش. ئێرە یاریگەی یانەی قامشلۆیە کە یەکێکە لە دێرینترین یانەکانی وەرزشی لەسەر ئاستی سووریا. ساڵی 2004 ئەم یاریگایە بوو بە گۆڕەپانی پێکدادان و ڕوبەڕووبوونەوە لە نێوان کوردانی دانیشتووی قامشلۆ هەروەها دەسەڵاتدارانی ڕژێمی سووریا. ئێستا یانەی جیهاد وەکو سەردەمی پێشوو نەماوە، هەرچەندە خاوەنی مێژوویەکی گەورەیە، بەڵام یانەکە ئێستا لە ڕیزی پلەیەکی سووریادا یاری دەکات. لە نێو یاریگاکەی خۆی دایاری ناکە بۆ بەشداریکردن لە خولی پلەیەک ناچارە بچێتە شام. ئەم وەرزینە تایبەت دەبێت بە قسەکردن لەسەر مێژووی دێرینی یانەی جیهاد، هەروها ئەو گێشە و گرفتانەی کە لە چەند ساڵی ڕابردوودا بەرۆکی یانەکەیان گرتووە و وایان کردووە جیهاد نەتوانێت نەوەک جاران سەر ئێشەوێ بۆ تیپە گەورەکانی سووریا، نەوەک جاران لە خولی نایابدا دەربکەوێت. قامیشلۆ کە ئێستا دوای ساڵانێک لە شەڕ و نائارامی هەناسەیەکی ئاسایی دەدات یا دەوریەکانی خۆی لەگەڵ ڕۆژانی بەر لە شەڕداوە بیردەهێنێتەوە. ڕۆژانێک کە دانیشتوانی شار وێڕای چەوسانە و دەردەسەریەکان لە بۆنی باروت و دەنگی گول لە تۆپەکان دوور بوون. ئەو ڕۆژانەی وێڕای هەموو ڕێگریەکان ژیان ڕێچکەی ئاسایی خۆی بەڕێ دەکرد. ساڵانی بەر لە شەڕ قامیشلۆ نشینگەی دەیان هەزار خێزان و ماڵباتی جیاواز لە ڕووی کولتور و ئاین و بۆچوون و بیرکردنەوە بوو. ئەو ڕۆژانە تۆپی پێ جادوو یەکخستنی هەمووان بوو. ئەو ڕۆژانە یانەی جیهاد کە خورت و لاوەکانی قامیشلۆ یاریان لە ڕیزەکانیدا دەکرد بوو بۆ سیمبولی بەرخۆدانێکی گەورەی دانیشتوانی شار و لە ڕووی وەرچیەوە جیهاد سەر ئێشە بوو بۆ هەموو ئەو یانانەی لە خولی نایابی سووریادا یاریان دەکرد. یانەی جیهاد زۆر جار نزیک دەبەوە لەوەی ببێتە پاڵەوانی خولی نایابی سووریا، بەڵام هەر جارە بە بیانوێک و لە ژێر ناوی کردەوەیەکدا لەبوون بە پاڵەوان بێبەش دەکرا و بەهۆی سزای توندی فیدراسیۆنی تۆپی سووریاوە خاڵەکانی دەشکێنران. بابی هشیار کە مێژوویەکی دێرینی پەیوەست بەیانی جیهادەوە هەیە، ئەو ساڵانێکی زۆر بەر لە ئێستا وەک یاریزان لە ڕیزەکانی جیهاددا دەستی پێکرد و ئێستا ڕاهێنەری تیمی یەکەمی یانەکەیە. بابی هشیار کە یادەوریەکانی لە تاخی ڕۆژاوای شارەکەەوە دەست پێ دەکات، گزشتەی ڕووداوەکانی سەردەمی زێڕینی جیهاد دەخاتە ڕوو. بابی شار ئەم ینی دەمێ بۆم باس بکەیت تۆ کەی دەست بە یاریکردن کرد، لەکوێ دەست پێ کرد ئەم گەڕەکەی ئێوە تا ئەو کاتی کە بوو بە یاریزانی جیهاد لە ماوەیە ینی چۆن بوو، منداڵی تۆ چۆن بوو؟ والله وەک دەستپێکی ئەس وەک بێتەڕەحەبێ وەتکەم و ئەهلا وسهلا. زۆر سپاس. دەستپێک کامال بێ دەکەی وەک ئانا هوند بینە تاغامە شکەمدا بێ دەکەی 8 ساڵی دەبێ دەکەێنێ. ناوی ئەو تاخی چییە؟ تاغێ حارا غەربیە. ئەف شارع سەیف الدەولێ بێت هەلێ بوو شارع شەهید شێخ معشوق. ئەف تاغانێ مەل بێ دەکەی وەک بزارۆکتیا خۆ مەل بێ دەکەی فەتبۆلی لیست، مەل بێ دەکەی ئەم خۆرتێ گەنجێ تاغێ فەتبۆلی لیست وێچاغێ فرقی شعبی هەبوون، ئەمە فرقی شعبی لیست فەریقامە هەبوو، فەریقا ئەهلی هەلەی تاغێ خۆتی تاغێ گشت تقریبا بێ فەریقی لیست مەلاعب نەبوون، مەلاعب ترابی بوون، وێچاغێ وەضع گەلکی ئاستەنگ بوو، وەضعەکەی وێچاغێ تشتێکتر نەبوو. پشتی وێنا هەفتێ و هەشتادە ئەس چووم نادی جیهاد. ئەس بووم یعنی یەکەم ساڵ هەفتا و هەشتدا بووی بە یاریزانی نادی جیهاد. شەبابە مەلیست بەڵێ ئەس چووم شەبابە لیست و وێ ساڵێ ئەم دەرکەتن دەوری ممتاز، ئەم دەرکەتن دەوری ممتاز، ئەم شەباب بەتەڵی دەوری دەرکەتن، بەتەڵی دەوری دەرکەتن تقریبا وێچاقی مجموعامە نفس ساڵێ ساڵادن ئەم بوون ڕیجال ما ڕیجال لیست حیا ئێمە بخوام دەمکی کن لیست حیا 82 لیست 82 پێدا چووم عسکەریە پشتی چووم عسکەریە از 4 ساڵ عسکەریە مام سەر ئەساسی على ئەساس نادی محاولە کرد بۆ عسکەریان بینی بێ دەکەی تشتێک بوار دەرنەکرد. یعنی ویستیان تۆ بێنەوە لێرە سەربازی خۆت بکەیت و یاریش بکەیت بلەیزی بۆ ئەس ببینم عسکەریە وێچاغی فەریقا جێژی ئەس خستم ئەس نەچوم وێچاغێ مدربێمە ڕەحما خودێنێ بە عەبدول اسکەندەر بوو بۆ نەر ئەس بێنم بۆ عسکەریان دەرپێ دەکرد وەس نەچوم بۆ نادی مەگوعد محاولە کردن چێ نەبوو عسکەریان مال وێ دەکرد 4 ساڵە مام تقریبا پشتی ئەس بەگەریان بوون و تشتی کردم لیست ژێ پێدا
بالتدريب شغل. ئێستا کە شەڕ کۆتایی هاتووە و قامیشلۆ لە ئارامیدایە یانی جیهاد وەک خۆی ماوەتەوە، بەڵام بەشێکی زۆری هێز و توانای خۆی لە دەست داوە. جیهاد بۆتە یانەیەکی ئاسایی پلەیەکی سووریا، چەندین ساڵە دەیەوێ بگاتەوە بە خولی نایاب و هەموو ساڵێک ئەو چانسە لە دەست دەدا. وەرزی ڕابردوو زۆر نزیک بوو لەوەی ئەو خەونە جارێکی دیکە بەدەست بهێنێتەوە، بەڵام جارێکی دیکە ئەو خەونە نەهاتەوە دی. جیهاد وەک ناو وەک یانە و وەک جەماوەر ماوە، ڕووداوەکان زۆر شتیان لە دۆخی ڕاستەقینەی یانەکە گۆڕی. ئێستا جیهاد پاشماوەیەکی دیکەی ئەو شەڕەیە کە زۆر شتی لە ڕۆژئاوای کوردستان گۆڕی. یانەکە گیرۆدەی قەیرانێکی دارایی یەکجار قوڵە، قەیرانێک کە وای کردووە لەگەڵ هەر کەسێکدا لە یانەکە قسە دەکەیت هەزاران گلەی هەڵدەڕێژێت. دکتۆر، واقعێکی زۆر خراپ هەیە لە یانەکەی ئێوە یانی جیهاد، یعنی نادی جیهاد بۆ وای لێهات بۆ ئێستا بەو شێوەیە سەرەن ئەمە بنەمایەکی زۆر باشە بۆ دروستبوونی یاریزان بۆ داهاتوو ئەم منداڵانە، بەس شوێنتان خراپە، جێگەتان خراپە، هۆکار چییە؟ ڕاستی ئەوەشی سپاسیاوت کەم قەناتا ڕۆدا و سەرچاوا خێر هاتنە گەلێکی کێفخۆشین گوهۆم وەک احتیمام خاص دایێ بێ یانا هاانی یانا جیهاد بۆقام بشود مەسیلینی ناکە، بس مع الأسف يانا جهات أوجبوا ضحيات ظروف أبيجو سر باجار دهاتن سياسي واجتماعي واقتصادي قش أبينا تعدل يانا جهات كر براسي ما يانا جهات وقت بي ضحية وظروفها مع الأسف كسن كتن واقعدة يانا جهات جبير كرن تشتد وقت بيجن يعني رابون بس يانا جهات ما تشكي ثانوي بالنسبة لفا كسارة يعني أنت شيء قال كي زورة عم قال كي متأسف إنه أنا إيرورو يانا جهاد جاي ومراحلي وقت البناء انا شعبي خدمينه يعني اب نجي كرة قدم نجي سبورية بس مع الاسف وقت بيجين ام كيف ما حنجي جانا مرتي يانا ما خوينا شهيدة يعني في باجاري قش يتمثلينه ابيانا هن يعني عرب كرد خرسان قش في يعني يتمثلينه بس مع الاسف انا ككسك دوري يانا جهاد تنيج غيري في اداره هان اب اداره انا جو ام بناف دين لكن او بوي ضحيه وظروفها وكسن افيجو رياضه بفيرنجي هاني كل يعني سبورا باجاري قامش له يانا جهاد في واقعي هاني دي كسك يقيناك يعني فهر كي جاني بس بكي جي محافظات سوري ودربي سوري جي قو يانا جهاد كتير في واقعي هاني ايه مزي ولو قلت تدبين بشعبي اخوانك كسك يقيناك بس مع الاسف اما ندنا في اجريدي وان بهيفيني انه ظروف قشتر وكسن جوج رياضة فهم ذكن إنه يا جهاد ياكي نآمن ونياتي في باجاري في ملتي شهيد دانين نجوم دانين جي فوتبولا سوري جي تيما سوري منتخب سوري يعني أبي أنا حقي شخصي بنابو دنگ لازم أنا كا جيويجي جي احترامي ورزب وتقدير با جنبا كسن أبي قد بأم برياضة ذيك الخطأ من الكرة والمحاولة نەهەقیەکان بەرامبەر یانەی جیهاد نوێنین و ڕەگیان لە مێژوودا داکوتاوە، بەڵام ڕووداوەکانی ساڵی 2004 قامیشلۆ وای کرد کەڵەکەبوونی ناهەقیەکان بەسەر هەڵدانی کوردانی شارەکە وەڵام بدرێتەوە و ئەو شوێنەی یەکەم پڕیشکی ڕاپەڕینی کوردانی لەو ساڵەدا لە سەرانسەری سووریادا لێکەوتەوە یاریگەی یانەی جیهاد بوو. ڕۆژی 12 ئاداری 2004 یانی جیهاد لە یاریگەی خۆیدا میوانداری یانەی فتوۆی دەکرد لە یاریکی ئاسایی خولی سووریادا. ئەو ڕۆژانە باشووری کوردستان هێجانی فیدراڵیەت و ڕۆژانی ئازادبوونی عێراقی لە ڕژێمی سەدام حوسێن بەخۆوە دەبینی. بۆی ئەو کەمەهاندەری یانەی فتوۆ کە لە یاریەکەدا ئامادە بوون پەلاماری سیمبولە سیاسیەکانی باشووری کوردستانیاندا و ویستیان داخی باشوور بە ڕۆژئاواییەکان بڕێژن و ئەوەش پەرچەکردداری کوردانی شارەکەی لێکەوتەوە. ڕووداوەکان هەر بەوەندە کۆتاییان نەهاتوو، دام و دەستگاکانی ڕژێمی بەعسی سووریا هاتنە ناو ڕووداوەکانەوە و چەندین گەنجی کورد لە ڕووداوەکەدا کوژران و پاشان پڕشکی ڕاپەڕینەکە زۆر شار و شارۆچکەی دیکەی سووریای گرتەوە بە دیمەشقی پایتەختیشەوە. زۆرینەی ئەوانەی لەو ڕووداوەدا بوونە قوربانی کوردانی ڕۆژئاوای کوردستان بوون. ناهەقیەکان بەرامبەر بە جیهاد لە خولی سووریادا گەشتوتە ئاستێک جیهاد تاکەیانەیە ئێستا لە یاریگەی خۆیدا بۆینە یاری بکە.
یاخود ڕێگەی لێ دەگیرێت یاری بکە ناتوانێت بۆ مەشقی سوود لە یاریگەکەی خۆی وەربگرێت و دەرکەوتن یاریزانان یانەکە لەسەر یاریگەی یانەکەی خۆیان بە بڕیاری دەسەڵاتی سەرخۆیی قەدەخەیە. ئێوە جیان لەو کێشەی لە ڕووی مادی هەتانە کێشێکی تریشتانە یاریگاکەتان یاری تێدا ناکەن باشە ئەگەر بەشداری بکەن لە دەوری سووری لازمە بسن بۆ شام لە شام یاری بکەن ئەوە بۆی لێ هاتووە ینی بۆ بەتەنیا قامشلۆ اف قرار هاني سياسي انه يانا جهاد سر عرضي خونالي زناب جمهوري خو افجي ضربات خاصم البشتا يانا جهاد كتيب راستي قال لك زوره دبي اف حجي حلب بي يعني كما يانا جهاد العرضي خونالي زبي جمهوري خون ملعبه ويتنج بوش يانا جهاد كنجي بي ملعب ماي يانا جهاد يانا كي بنافو دنج وقت مقوت يعني نا كي مظني يعني لازم بس مع الاسف ام كما يانا خب تشوك دكن وقتكم يانا خب تشوك ام جيب تشوك دبن يك برا زانب واقع دبن انه افيانا نا اشخاصي يانا ملت كي ملت قش بي ديشي لازم يبي بيشن بس مع الاسف كسب بيناش خوياي انه جواره خوش يعني يانا جاد في واقع دبن بي تشكات طنقيه دبن بلاغ يعني إيه مع الاسف يعني وقت يقول امجي بقى قناعتك انه يانا جاد كسي وتني امجي اميل مالا خارونين وامجي نكارن نافي خو ودنجي خو لكن ضحيه في واقع هاني يقول يك بيس بيجا سرتدين بك تشما بس ام لا ام سبب واقع يقول ام ضريبه في تشيدين كسن هنا سبب واقع كارن بصلحين بس ما انا صحيين سؤال هاني بيت جوانا بك ئەمە کۆتایی چیرۆکی ماینەتەکانی جیهاد نییە ئێستا یانەکە هەر ساڵێک بۆ بەشداری لە خودی پلەیەکی سووریا ناچار دەبێت بچێتە شام و ماوەیەکی بەرچاو لە پێناو بەشداریکردن لەو خولەدا بمێنێتەوە ئەمەش بێگومان وای کردوە داهاتی یانەکە بە شێوەیەکی بەرچاودا ببەزێ چونکە پێشتر یانەکە سەرچاوی سەرەکی پاڵپشە داراییەکەی لە کڕینی بلیت یاریەکانەوە بوو کە لەلایەن هاندەرانەوە بۆی دەهات. ئەوە تەنیا دابەزینی داهاتەکان و بێبەشکردن لە یاریگەی خۆی نییە کەوای کرۆ جیهاد بەشێکی گەوری تواناکانی لە دەست بدا بەڵکو ڕۆیشتن بۆ شام و مانەوە بۆ ماوەی چەند هەفتەیەک تێچوویەکی زۆری دەوێت و ئەوەش بارێکی قورسر دەخاتە سەر بارە لە بنەمادا قورسەکەی دارایی یانەکە. ام تشو شامي مثلا مباراه ما اينيه ام نما بتقريان ام دمان جارنا شيء ام محكر شامي دمان لاعب تعبين مل البار شدبو يعني روش وقت مشتركوت يعني افرو شايب سر كيجا فريق بي نكار بردوام بك بخدي نادي حري مزن كي نادي روش سريبنات بي نكار بردوام بك يعني اساس فوتبول انا بوي برا سر لاعب قلت برا ندي نماتي وجا سر حالاته نبرا هنا وامش ضربه دليزن يعني ضربه ودورا كي لجنه تنفيذي حسكي يعني جوار زلال بكم لجنه تنفيذي حسكي المفروض متعاون بنادي الجهاد متعاون بحماء انديه محافظين وكفيها به تنا اتشتاني تني بس الي كاريان وانقش بنادي الجزيره کاتێک لەگەڵ دانیشتوانی قامیشلۆدا باسی یانەی جیهاد دەکەیت ئەوان بە حەسرەتەوە یادی یاریزانێکی دەرینی شارەکە و یانەکەیان دەکەنەوە کە هیسەم کچۆیە. کچۆ یاریزانێکی لاو و هێرشبەرێکی سەرڕمی یەکجار مەترسیدار بوو ئەو بە ئاسانی شوێنی خۆی لە دڵی هاندەران یانەکەدا کردەوە و زووش ماڵ ئاوایی کرد و حەسرەتی لە دڵی ئەواندا بەجێهێشت. کچۆ هاوشێوەی شێخموسی کاپنە مێژوویەکە یانی ئامەد سپۆر لە باکووری کوردستان لە ڕووداوی هاتوچۆدا گیانی لەدەستدا. ڕۆژی 16 مانگی 2 ساڵی 2002 کاتێک دەبوو یاریزانانی جیهاد ڕوو لە دەروی قامیشلۆ بکەن بۆ یاریەکی ئاسایی خولی نایابی سووریا ڕووداوی وەرگەڕانی پاسی گیانەکە گیان لە دەستدانی کچۆی دێکەوتەوە و ئەوە بووە سیمبولێکی مەزنی قامیشلۆ و یانەکەی و ئێستا یاریگەیەکی شارەکە بە ناوی ئەوە کراوە. وێ ڕۆژێ ئەز هاتم ئەس کەتم وانێدە ئەس کەتم وانێدە وانێ ڕوونیشتم و خۆرتێک ئیداری بوو ناوی جەنگ و گەدەوە بوو هات
با حسن چچان گوا ابو حمید خود چی دلالی کری کتی پیشی کاور داکر اوات کت شو پامس چون باسه از چون باسه ام چون برفده و حادث مدید اما ما نزانی بو باس ادنی عاد دوان نزانی بو وان مسرع بو وان مسرع دشون يعني فرق بين قبا فاني وباس امني كبن او ترتو قياده بولو وطبعا للامانه وللشهاده لله وقت بيجن جماهير ناديه دير الزوري تخسير نكرن بانسانيتها اخو طبعا اي اخوي جلاعي باراني ويشاغي امين فرع الحزب البعث ابو ومدير مستشفى وغسان دريعي حارسين هذا الجهات كتن مشرح هيدي قوف كيم وقوفايا هيسم كوچوي قومر رحمه خديري وێڕای هەموو ئاستەنگ و تەنگژە و گێرم و کێشەکان جیهاد هێشتا لەسەر پێیەکانی خۆی ڕاوەستاوە بەڵام ڕاوەستانێک کە ئیدی دۆخەکەی گەیاندووەتە ئەوەی بگوترێ کە جام پڕ بوو لێی دەڕژێ یانەکە هێشتا خاوەنی چەند تیمێکی جیاوازە لە وەرشە جیاوازەکاندا بەڵام تیمەکانی مەمرە و مەژی ڕۆژگار بەڕێ دەکەن و ئەو دۆخەتاڵی یانەکەی گرتووەتەوە وای کردو هەمووان بێنە سەر ئەو بڕوایی کە دەبێ ئێستا بیر لە چارەسەر بکرێتەوە. یانی جیهاد هیچ بنەمایەکی نییە لە بنەمەکانی هەر یانەیەک لە جیهان تەنیا ئەم لاوانە نەبێ ئەمان تاکە بنەماکانی یانی جیهادن و بەدەر لەم بنەمایانە هیچ شتێکمان نییە بارەگای کارگەری کەمترە لە پێویست یاریگامان نییە بارەگای ڕاستەقینەی یانە نییە داهات کە شتێکی یاساییە و دەبێ هەر یانەیەک لە جیهاندایی بێ داهاتێک کادرەکانی پشتی پێ ببەستن و بۆ تەواوکردنی چالاکیەکانیان نییە یانی جیهاد زۆر ڕاهێنەری هەیە زۆر کادری هەیە بەڵام بەداخەوە ئەم کادرانە تەماحی زۆر یان لەم ماوەیەدا هەیە بۆ نمونە ڕاهێنەر بەلایەوە باشترە بچێ بۆ یانەکانی ناوچەکە مەشق بداتەوە چونکە بۆی دابین دەکەن و ئەمە مافی خۆیەتی موچە و دەرماڵی بۆ دابین دەکەن کە دیارە یانی جیهاد ناتوانە دابینی بکات یانی جیهاد بە ڕەوشێکی زۆر ناهەمواردا تێپەڕ دەبێت هەر ئەندامێکی کارگێڕی کە بیر لە کارکردن لە یانی جیهاد دەکاتەوە ئەوە وەک خۆکوشتنە و ئەوەی لەم ڕەوشەدا کار دەکات ئەوا دەبینێ نەهامەتی دەچێژێ و ڕوبەڕووی جوێن و سوکایەتی و تۆمەت دەبێتەوە تا کۆتایی ئەوەی بەیانی دەستبەرداری کارەکەی دەبێ تاوەکو ئێوارە لە پێناو ئەوەی بەدوادار چوون بۆ کێشەکان و وردەکاریەکانی یانی جیهاد بکات دەبینێ کۆتایی شەو لە پێیجەکانی ئینتەرنێت جوێنی پێدەدرێت و بەداخەوە من باسی خۆم ناکەم باسی دکتۆر ڕێبەر دەکەم هەرچەندە یانی جیهاد لە یاریگەکەی خۆی بێبەش کراوە و لە ماڵەکەی خۆیدا بێگانەیە بەڵام خۆت و گەنجەکانی قامیشلۆ ومێدی ئەویان لە دەست نەداوە ڕۆژێک بێت و جیهادەکەی جاران و دێوەزمەکەی باکوور زیندوو بپێتەوە هەر ئومێدە بووە بە خەون و ئەو خەونە شوای کردووە ژمارەیەکی بەرچاوی لاوان و گەنجانی قامیشلۆ لە ڕێزی تیپەرتەمەند جیاوازەکانی جیهاددا یاری بکەن. گەنجەکان لە یاریگەیەکی خۆڵ و لە دۆخێکی زۆر سەرەتاییدا دوای خولیای یاریکردنی خۆیان کەوتون نەبوونی یاریگە و ژێرخانی وەرشی خراپ و تەنانەت نەبوونی گۆڵەکانیش نەبوونەتە ڕێگل لە بەردەمی ئەواندا ئەگەر یاریگەی جوان نەبێت یاریگەی خۆڵ هەیە ئەگەر شتونی گۆڵ نەبێت کەرەستەی دیکە زۆرن بۆ ئەوەی جێگەی گۆڵەکان بگرنەوە گرنگ بەردەوامبوون و یاریکردنە. مدرسة جهاد كروية مدرسة تقريبا 2 صالة ماشية بويا عمارة تقريبا 10 صالة 11 صالة 12 صالة يلا ديار يلا ديار يلا مشي يلا يلا مشي يلا عمارة 11 صالة 11 صالة 12 صالة حتى تقريبا 16 صالة جمعية تمارين يلا شباب يلا يلا بينا نركب يلا تمارين الأسبوعي ده تقريبا 6 تمرين اما استراحات كنا نافده زارو تعبنا يعني تمرين ده 6 تمرين الاسبوعي ده والله معاناتي ما واوندي بين ارضيام ملعبي قلكي سيء يعني فوتبولر مستحيل يعني تنكار مهارات فوتبولي بدون تنكار فوتبولي مشينه تمهارات فوتبولي نامش العرضي يعني بالاخص في اعماري دي بيت فوتبولا بدوان وفوتبولي ماشي وانت تبينه فوتبولي ما نباش يلا شباب يلا ديار مشي فوتبول يلا
يلا مشي يلا هد يلا يلا وطاب يلا فضول مجي بخدي قلك يعني سين فضول ارنابن ذان عمارات او زاني معين هنا بيبع علمن افغران جوار وكما انا ديس جوارديا ملعبي يعني قلك سيه فضول نامشيت بركي فان مدرسات فان عمارات ارضيا ملعبي قلك صالح بيج تمرين اره وخدي معاناتي ما قلك هنا يعني دعمها في مدرسه جهاد تنيه رئيس نادي دكتور ريبر يعني جوامير بركي جمر تخسير ناكي يعني تشيت شيء هبش مرد قدمي بس يعني امكانيات كامل يعني بتاني نكارب قدمين يلا ديار يلا يلا ديار مشي يلا 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 دلو طب غيري يلا ديار بغير يلا طرف اذن ديار يلا وقدم شكرا دكتور ريبر دكن يعني تشي جمها بامكانيات جمها بتقدمي تدي امكانيات جهاد جي كيم بونا تم امكانيات يوق برينا ماني شكرا استاذ حسن دكن حسن حسين مشرفي مدرسات جهاده اوجي يعني ملتزم بمره ومقش بو خدمتها نادي جهادي وخدمتها فان زاروكاي ان شاء الله ببن المستقبل دي ببن لاعب مميز اما هدفي مقشي افه يعني منوك دولة خليج يا دولة دربانه رواتبه ما بلندن يالو قش بو خدمتها في نادي وفان لعيباي لە جیهادی ئێستادا هیچ ئاماژەیەکی دڵنیایی و ئومێد بوونی نییە هیچ پاڵنەرێک بۆ گەیشتن بە باشتر نەماوە بەڵام هێشتا کۆمەڵک گەنج لە قامیشلۆدا هەن درێسی یانەکە لەبەر دەکەن و بە ناوی ئەو لەژێر سەرپەرشتی یانەکەدا ڕۆژانە مەشقەکانی خۆیان دەکەن لای ئەوان ئەگەرچی ئەمڕۆ ڕاستێکی تاڵی پێبێ دەکرێت سبەینە شیرینتر لەوە دەربکەوێ کە ئەمڕۆ پێشانی دەدات